ئاسایشی بازگەکان کە بە بەردەوامی دەست بەسەر ئەو کاڵا و خۆراک و شتومەکانە دادەگیرێتن کەوا هەوڵ دەدەن خۆراک کاڵای نەشیا و ناتەندروست داخلی ناو شاری هەولێرکان هەردوونێ زیاتر لە 80 کارتۆن گۆشتی قەدەغەکراوی هیندی کە هەوڵ دەدرا بە شێوەیەک شاراوە داخلی شاری هەولێر بکرێتن لەلایەن ئاسایشی بازگەکان لە بازگەی خازرەوە دەستی بەسەرداگیرا ئێمە ئێستاوا خەریکی لێکۆڵینەوەینە لەگەڵ ئەو کەسانەی کەوە بەو کارە هەساڵ و ئۆتۆمبیلەکانیان لەلای ئێمە دەستی بەسەردا گیراوە. بابەتی مۆلیدە ئەهلیەکانیش ئەوەش زۆر باس و خواست خەڵک بوو لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو. ئێمە لە هەولێر نزیکەی 350 سعات مۆلیدە ئەهلیەکان کاریان کردووە. خۆتان دەزانن نرخی گازوایل ئەگە بەراوردی بکەین لەگەڵ چەند مانجی ڕابردوو نرخی گازوایل بەرز بوویتەوە بە پێی ئەو خشتەی کە دانراوە ئێمە مۆلیدەکان دەبی بە شێوەیەکی بەردەوام کارەبا بدەنا هاوڵاتیان هەر کاتێک کارەبای نیشتیمانی بڕدرا ئەوە دەبی مۆلیدەکان پێ بکەن زیاتر لە 1000 مۆلیدە لە ناو شاری هەولێرەیە لەلایەن لژنەی مۆلیدات و لژنەکانی قامێدە و مۆلیدانە متابعە دەکرێن. شاری هەولێر مۆلیدەکان لە هەموو شار و شارۆچکەکانی تری کوردستان کارەبای زیاتر بە هاوڵاتیاندا هۆیەکەش لەوە دەگەڕێتەوە چەندە ئێمە داواشمان کردووە لە وەزارەتی کارەبا لە ڕێگای پارێزگا داوامان کردووە ئەو تێبینی خۆمان گیاندووە ئێمە وەکو هەولێر ئەو بڕە کارەبایە نیشتیمانیە کە پێمان دەدرێتن کەمترە لەو بڕێ کە دەدرێتە پارێزگاکانی تر ئەوە شەمووی بە داتا و بە بەڵگە لە بەردەستی ئێمەدایە. ئێمە داواشمان کردووەکەوە عەدالەتێکە بی لە دابەشکردنی ئەو کارەبایە.